یوسف محمود لە زگماکەوە نابینایە و لە پۆلی 12 ئامادەیی توانیوێتی نمرەی 73 بەدەست بێنێت. یوسف لە 3 ساڵیەوە دایکی کۆچی دوایی کردووە. ئێستا دەڵێت خۆزگە دایکی لە ژیان دەبوو سەرکەوتنەکەی ببینایە. پێشەکی سپاسی خۆی پەروەردگارەکەم و پاشان سپاسی ئەندامی خێزانەکەم کە خەمخۆ کە دوو ئەوەی خۆم خەمخۆر بوون و پاشان سپاسی یەکەمی مامۆستاکانەکەم کە لە یەکەمی بنەڕەتیەوە هاوکارم بوون لە مەکتەبی شارەزور و پاشان مەکتەبی کاردۆخی و مەکتەبی ئەحمە موختار مامۆستاکەی مەکتەبی ئەحمە موختار. لە سەرەتایە سعیکردن بۆ من کەمێک زەحمەت بوو چونکە بە کتێب بۆیم بخوێنمەوێتەوە دایکمە بۆیە ڕۆژانە بۆی بخوێنمەوێتەوە تەجیریم کردای و لەبەری کاری دواتە دایکی دووەمم خۆزگای دایکی خۆمایە ئەو لە حیاتە ئەو هینەی ببینایە ئەو سەرکەوتنەی منی ببینایە تاوەکو پۆلی دژ بە کتێب بۆیان خوێنمەوە بۆیە تەجریم کردایە لەگەڵ ئەوەیشا لە پۆلی تاوەکو پۆلی نوێیش لەگەڵ تەجیلمە کرد لە ناو پۆلا دەستەکەی مامۆستاکەم تەجیلە کرد و ڕێگر نەبوون لە تەجیلکردن و بۆ ئیمتیحانیش ئیسفادەی هەبوو ئەو تەجیلکردنە. یوسف بەشێکی زۆری کاتەکانی بە کۆشش بۆ پۆلی 12 بەسەر بردووە. کاتەکانی دیکەی بۆ قورئانی پیرۆز تەرخان کردووە و 16 جوزئی بە یاساکانی خوێندنەوەوە لەبەر کردووە. بە شێوەیەک لە هەر شوێنێکی ئەو بەشانەدا وشەیەک بڵێیت ئاەتەکەت بۆ تەواو دەکات و ناوی سوورەتەکەشت پێ دەڵێت. لەبەرەوەی کە موبایلم نەبووە بەشێکی زۆری کاتەکەم لەگەڵ ئەم میمۆریا بەستە بردوویان بۆ سعیکردن وە بەشێکی تریشی کاتێکە ساینەوە بێیان کەم و بێسایەکە بەشێکی تری لەگەڵ لەبەرکردنی قورئانی پیرۆز بەسەرم بردووە لەبەرەوەی کە ئەمەوەیش ئیمتیحان بۆ کەمم کردووە یعنی بەڕاستی بەڵام ئینشەڵا هەوڵەدەم ئینشەڵا درێژەی پێ بدەمەوە 16 جوزە بە تەجویدەوە ئیسە لەبەرمە. باوکی یوسف دەڵێت شانازی بە کوڕەکەیانەوە دەکەن کەوێ ڕای خوێندنی قوتابخانە هاوڕێی قورئانی پیرۆزە و سەرکەوتنی لە پۆلی 12 ئامادەیی جێگەی دڵخۆشی هەموویانە. دڵخۆشیمانە کە یوسف شکر بەخوا دەرەجەیەکی باشیاناوە لە دەرسەکانی قورئانیا دائیمە پێشەنگ بووە و هەموو کاتێک گوێڕایەڵ و ڕوحسووک و کەسێکی بە ئەدەب و ڕوحسووک بە لەگەڵمانە لەگەڵ هەموو برادران لەگەڵ هەموو خزمانە. یوسف محمود لە قوتابخانەی ئەحمەد موختارجاف خوێندوویەتی. داوا لە حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا دەکات گرنگی و بایەخی زیاتر بە توێژی نابینایان بدرێت تا لە قۆناغەکانی دیکەی خوێندن بتوانن بەردەوام بن و بە خەونەکانیان بگەن. پەیامی یوسف بۆ قوتابیان بەگشتی ئەوەیە هەرگیز بێیوانە بن کۆڵ نەدان ڕۆژێک بە ئامانجەکانیان دەگەیەنێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.